ئێمە لە کاتێکا کە ئەو کۆستە گەورەمان لێکەوتووە ئەمانەوێ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لەوە دڵنیا بکەینەوە کە ورەمان زۆر بەرزە لە کاتێکا کە هەلومەرجی سیاسی کوردستان لەم بارە ئاڵۆز و ناهەموار و دیژوارەدایە پرۆسەی سیاسی چەقی بەستووە پەرلەمان ئیفلیچ کراوە بەڵام ئێمە ئومێدمان زۆرە و بەرچاومان ڕوونە و ئەزانین چی ئەەکەین و لە داهاتوش چیە بێت لەبەرەوەی ئێمە جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانمان هەیە کە بڕیاری لێوەردەگرین بەرنامەی سیاسی بزوتنەوەی گۆڕانمان هەیە کە ڕێنیشاندەرمانە هزر و بیر و فکری کاگنەوشیروانیشمان هەیە کە وەکو مۆمەکەی گۆڕان لە بەرچاومانە بەر ڕێگاکەمان ڕۆشن دەکاتەوە لەم هەلومەرجە دیژوار و سەختە و لەو کۆستکەوتنەی بزوتنەوەی گۆڕان لێرە و لەوێ قسە زۆر دەکرێت هەم لەلایەن هەڵسوراوانی خۆمان و خەڵکە دڵسۆز و بە پەرۆشەکانی خۆمان هەم لەلایەن لایەنە سیاسەکانی تریش ئێمە و بزوتنەوەی گۆڕان ڕایەگەێنین کە ئەمە هەڵوێستی ئێمەیە ورەمان بەرزە بەرچاومان ڕوونە بڕیاری خۆمانمان هەیە و دەزانین لە ئایندەیە چی ئەەکەین و ئایندە بەرەو شوێ دەڕوا هەر قسەیەک لێرە و لەوێ هەر کەسێک بیکات تعبیر لە ڕاو بڕیار و بۆچوونی بزوتنەوەی گۆڕان ناکات مەگەر بەندە بیڵێت لە جیاتی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان